بله بینران خو اوه هاولاتین آساینا کاسبکارن خلکی ویده برنا او بحث دزین و طالانی و برنا داهات پروه بگمان پروه باشما خو سیرانبند کده که واسه نوری قضا پنجوین دیکن خو اوه نه سیاسی که بیجین پروپاگاندا هل بجاردن او نزانم ایدی کاچاوای گلو خل خوی وی راسکت بینید چاوت خوی دی ودی تری کوبان چانم میوانه که مهجا سلیمانی می پرسید گلی بحث کردیم برای کامران غریب شروع کاری سیاسی لسليمانية جلمك كاميران أم كاتو باش هالبطة هربو زانينت أمره خم رومالي روشة كم كردوا للايان باريزغاري دهوكا وبديان بروجي خدمة گزاري ريوبان وبروجي كاني تل سونيلي باريزغاري دهوي بري بنياد بويان دان راوا سروكي حكومات خوي جود سايدي هولير كويا بري بنياد بودان راوا فرمو ريوباني أم ناوچيا لچ آستي كي برزدانه هموشي بداهاتي ناو خودا كري هر هموشي كواتا لسليماني بو روشة كوايا برز بنمونه پنجوین ری پنجوین هر ری سیروان و نزانم اوی هر ویرانه بله سلاوتان لبه کار دیاره لکردستان که باز لداهاتی ناوخو کرد دو جوره داهاتی ناوندی لگل داهاتی سلیمانی ام دو دستواجه لناو میدیا و هروها لناو ادبیاتی عامی خەڵکە ناوبانگی دەرکردووە داهاتی ناوەندی دیارەوەیەکە لە سنوورەکانی تر وەرواوەی کە فەرمانگەکان ئەچێتەوە خەزیێنەی دەوڵەت لە هەولێری پایتەخت و بۆ بەشێک بۆ پڕکردنەوەی بەشێک لە موچەوە هەروەها ئەو پرۆژانەی کە پارێزگاکان پێویستێتی سەرفەکرێ داهاتی دووەم کە بە داهاتی سلەیمانی ناوزەد ئەکرێت تاوەکو ئێستا ئەمە قسەی ئێمە نییە وەکو خەڵکی شاری سلەیمانی قسەی یەک بە یەکی حیزبە ئۆپۆزسیۆنەکانە لە عەلی حەمە ساڵحەوە بگرێت لە دکتۆر غالبەوە بگرێت لە دکتۆر هەڤاڵەوە بگرێت لە سەرجەم ئەو دکتۆرانەی کە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان لە فترەیەکی زەمەنیە بێدەنگە بن بەڵام دوجار ناچارن کە دان بەو ڕاستیە بنێن کە داهاتی سلەیمانی بۆ خەڵکی سلەیمانی نییە بەڵکو بۆ حیزبێکە کە بەکاری هێنێ بۆ بەرژەوەندی شەخسی هەروەها بۆ ئەو ئامرازی تۆقاندن و سەرکوتکردن و هەروەها داگیرکردنی زەوی و زاری خەڵکەی کە لە سلەیمانیە ئێمە ئەیبینین. ولی که کامران اوی که جگه سرنج خوشمان باش شارزای جغرافیا او ناوچانین یعنی لبروا شکلی بسیاری جدی بکن بنمونه اگر ما باسی باش ما خو سیران بند بکن او دکویت سنوری پنجوین ای پرویز خان که دکویت سنوری گرمیان فرمو گرمیان ناوچه گرمیان بخوی لکلاوه چی رگای سیروان تا استا تاو نکراوه بابا هریش نبی ام همو دهاتا وکو کسی کی بسالاتشو لپنجوین و ام افریتانا ترنا بناونده ام پاره حپلوج دکن با هندک اصلا بو رقابانه که صرف بکرید یعنی او همو پاره بو چه دروا لکاتی که هیچ پروژه کی باش به انجام ندارید بەڵێ کە سەیری سادەیی ئەو خەڵکەکەی وەکو لەو ڕاپۆرتەیە بینیمان یعنی داواکاریەکانیان داواکاریەکی زۆر عەجایب نییە داواکاریان ئەوەیە کە بەشێک لەو داهاتەی کە لە سنوورەکەی خۆیان بەدەست دێ سەرفی ناوچەکەی خۆیان بکرێ بۆچی بۆ ڕێگاوبان نەیوتوە وەرەخان وەکم بۆ ئاوەدانکەرەوە بۆ ڕێگاوبانی ئەو شوێنە وتوێتی وەرە کاکە تۆ مادام داهاتێکی لێ بەدەست ئەهێنی وەرە سەرفی داهاتی سەرفی ڕێگاوبانەکەی خۆتی بکەرەوە کە تەنکەرە نەوتە قاچاقەکانتی تێپەڕێ نەوەکو ئەو سنوورە ئێمە خۆمان خەڵکی سلەیمانین باش ئەزانین کە نەخشەی ساڵی 2004 سلەیمانی بێنە لەگەڵ نەخشەی ساڵی 2024 پاش تێپەڕینی 20 ساڵ هیچ گۆڕانکاریەک بە خەریتەی شەقامەکانی شاری سلەیمانیە نەهاتووە کە نزیکەی 1.5 ملیۆن نفوس لە ناو شاری سلەیمانی و دەوروبەریە ئەژین ئەمە لەگەڵ ڕێژە زۆربوونی ڕێژەی دانیشتوان زۆربوونی ئۆتۆمبیل تۆ پێویستێ بە شەقامی نوێ ئەبێ لە کاتێکا کە ئێمە ئەبینین تەنها لە ماوەی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستانە 1400 کیلۆمەتر ڕێگەوبان دروست کراوە بەڵام ئێمە بینین 100 مەتری سلەیمانی تەواو ناکرێ بۆ لەبەر ئەوەی زەویەکانی دەور و پشتی 100 مەتری سلەیمانی بەر لەوەی کاو پرۆژەیە دەرچێ بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان یا داگیریەکەن یا قۆرخیەکەن بۆی بتوانن قەرەبوو وەربگرنەوە یا وەکو زەویەکانی دەور و پشتی بۆ پرۆژەی تیجاری بەکاربێنن ئێمە ئازانین بەر لەوەی کە
باڵێک لە یەکێتی نیشتیمانی کوردستانە نەمێنێ هەموو تاوانەکان ئەخرایە ئەستۆی ئەوان بەڵام ئێمە ئێستا ئەیبینین کە بە درۆن کەشفی زەویە چۆڵەکانی سلەیمانی ئەکرێ بۆ ئەوەی داگیر بکرێ و بکرێ بە پرۆژەی تیجاری. قوبات تاڵەبانی خۆی جێگری سەرۆگوەزیرانە هەستاوە پیجێک سایتێکی بەناوی سایتی شەفافیت داناوە کە گوایە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بزانن داهاتی ئەم سنوورە شەفافە داهاتەکانی لەوێدا بڵاوەکاتەوە کۆی داهاتی سنووری سلەیمانی لەو سایتەیە مانگانە ناگاتە 30 ملیارد دینار لە کاتێکە کە بە بەڵگەوە تەنها فەرمانگەی هاتوچۆی سلەیمانی ڕۆژانە ملیارد دینار زیاتر داهاتێتی یەک فەرمانگە. ئەم داهاتانە خەڵکی زۆر باشزانن کە لە کۆتایی دەوامە چی لێ بەسەر دێ و کێ ئەیبا بۆ چمە بەستێک بەکارێنن. بەڵێ کاکەمەران هەڵبەتە ئالۆگۆری بازرگانی لە نێوان ئیران و هەرێمی کوردستان لە ڕێ ئەو سنوورە بێگومان ئەنجام دەدرێت ساڵانە تقریباً لەسەروی 10 میلیارد دلارەوەیە تو بڵێ داهاتەکە چۆن بێت حتى لە زاری خۆیانەوە باستەوە دەکرێت ئەنی لە زاری خۆیانەوە باس لە حەپەلوشکردنی ئەو هەموو داهاتە زەبەلاحی سنووری پارێزگای سلێمانی دەکرێت یعنی چی بکرێت ئەمە نامێنێت ئەم دیاردەیە نامێنێت بەڕاستی خەڵکی سلێمانی هەریش نەبێت توزێک لێی سونمەند بێت ئەو 100 میترەی سلێمانی ئەنی بۆتە حیکایەتی مێشەکە قەت تەواو نەکرا قەت تەواوش نابێت. بەڵێ ئێمە شایدی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە کۆمەڵێک ڕەوت و حیزب لە سلەیمانیا دروست بوون کە لە حیزبە دەسەڵاتدارەکانی ئێرە جیابوونەتەوە ئەوی پێشتر بە دزەزانێ. یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەشێک لە سەرکردەکانیان ناڕازی بوون کە دزێتی ئەکرێت لە ناو یەکێتیە هەستان بزوتنەوەی گۆڕانیان جیاکار کردەوە بزوتنەوەی گۆڕان وتی یەکێتی دزن بزوتنەوەی گۆڕان پاش ئەوەی کە هاتە ناو دەسەڵاتەوە بە فیعلی بە واقعی خۆی واقعەکەی بینی کە ئەوەی کە ئەوان کردویانە هەڵە بووە پووکایەوە کۆمەڵێک ڕەوتی تری لێجیابەوە کە ئەمانیش ئەوانیان تۆبەن بارگرد کە بۆچیەوە لە حکوومەتان و وەزیرتان هەیە و ئەمانە کەواتە ئێوە دزندوە ئەوە ڕەوتی هەڵوێستا نازانم مەکردنەوەی نوێیە بەرەی گەلە ئەمانە هەمووی پێش خۆی بەدەست تاوانبارەکە لە کاتێکە کە هیچ پرۆژەیەکیان بۆ شاری سلەیمانی نییە ئێمە دروشمەکانیان ڕۆژانە بینین لەسەر شەقامەکان بە شێوەیەک دروشمی ئیستیفزازی دروشمێک کە بۆنی بنیادنانەوەی تیان نابینی تەنها لایەنێکە دروشمێکە کە ئارامی سەقامگیری دڵنیایی ئاوەدانی لێ هەست بکرێ دروشمی پارتی دیموکراتی کوردستانە بۆ لەبەر ئەوەی سەلماندوێتی لە قۆناغەکانی ڕابردووە چەند کابینەی پێشتر سەلماندوێتی کە ئەو قسە ناکە کردداری هەیە بەڵام لە بەرامبەرە ئەم حیزبانەی تر خەتیبیان زۆرە بەڵام کامەران پێشاتێکی تر هەیە سلێمانی پێشگەلەوە کە داهاتەکە بەم شێوەیە بۆتە ترانزیت و ناوەندی بەرهەمهێنانی مادەی هۆشبەر ئەوە تا وەزیری ناوخۆی عێراق دەڵێ ئەلێ زۆر زەحمەتە مەسەلەی مادەی هۆشبەر لە سلێمانی کۆنتڕۆل بکرێت یەکێک لەو بەرپرسانەی کە پێشتر لە ناو یەکێتی بجابەوە لە دەربەندی خان خۆی وتی ئەها لێرە کارگەی بەرهەمهێنانی مادەی هۆشبەر دروست کراوە وتی لەلایەن بەرپرسێکی باڵا و باڵای یەکێتیەوە لەگەڵ ئەمان بەسەرێکی بەغدا بە یارمەتی کەسێکی سووری کە خۆیان شادی لەسەر ئەمەدا دەن بێژگە لە داهاتەکە ئەو مەسەلەی مادەی هۆشبەر سپیکردنەوەی پارە بە فڕۆکەی تایبەت بوو بردن بە وڵاتانی دەوروبەر هەڵبەتە دنیا چاودێری ئەم وڵاتە دەکات ئەمە تا چەند مەترسیەکی ترە. بەڵێ ئەگەر کارگەیەکی ئاسایی بووە مەسەن تا ڕادەیەگە دوت بەشێک لەو مافیایانە لەم کارگەیەکیان دروست کردووە بەڵام لە دوا کۆلۆمبیا دووەمین گەورەترین کارگەی مادەی هۆشبەر بووە لە هەموو جیانە یعنی ئەمە شەرمەزاریە بۆ دەسەڵاتدارانی ئەم سنوورەکە لە ژێر سایەی حکوومەتی هەرێمی کوردستانە تۆ دووەمین گەورەترین کارگەی دروستکردنی مادەی هۆشبەر لە سنووری سلەیمانیا دروست بکرێ بە دڵنیاییەوە ئەوان ئەگەر بڵێن لێی بێئاگان درۆکەن 100 جار درۆکەن لەبەر ئەوەی ئەوان لە ورد و درشتی ئەوەی کە لەم سنوورەیە گوزەرێ ئاگادارن بۆچی تەنانەت مۆلیدەیەکی ئەهلی لە گەڕەکەکان
کە سەهمی ئەوانی تیانە بێ ناتوانن داینێن بەڵام ئەوان ئاگاداری گەورەترین کارگەی مادەی هۆشبەر نین. ئێمە ئەزانین کە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی دموکراتی کوردستان سەرپەرشتی کردووە لە پاڵ تیرۆرە مەترسیدارترین هەڕەشەی بۆ سەر خەڵکی کوردستان مادەی هۆشبەر زانیواتە تاوانەکە لە ئاستی تیرۆرایە بۆیە هەمیشە دژایەتی خۆی بۆ ئەوە ڕاگەیاندووە و بینیمان لە وتاری دوێنەی بەڕێز مەسرور وارزانی لە سۆران ئاماژەی بەوە کردکاوانەی کە قاچاقچێتی بە مادەی هۆشبەرەوەکەن و کوردستانیان کردووەتە بەشێک لەو کانتۆنانەی کە وەکو کانتۆنە مافیاییەکانی جیهان لە پاڵ ئەوانە ناوی بێ و ناوی بزڕێ بێ دوا ئەم هەڵبژاردنە کۆتاییان. بەڵێ کای کامەران سلێمانی خۆتەزانی بزوێنەرێکی سەرەکی بزوونەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان لە بواری سیاسە لە بواری معریفە لە بواری ڕۆشنبیری لە بواری کومەڵاتی هەنی گوناهی سلێمانی چییە؟ ئەوەی ئێستای بەسەر هاتووە دوای کۆلۆمبیا دوام گەورەترین کارگەی مادەی هۆشبەر لەوێ بەرهەم بێنرێت. خۆتەزانی جیهان چاودێری ڕەوشەکە دەکات. بەڵێ ئێستا ئێمە ڕوبەڕووی شتێک بووینەتەوە کە کێ خاوەنی سلەیمانیە. ئەوان خۆیان بە خاوەنی سلەیمانی نازانن لە دوایین هەڵبژاردنە لە سەدا سیانزەی دەنگەکانیان هێناوە لە سنووری سلەیمانیە. تۆ ناتوانی بەمە بڵێ خاوەنی سلەیمانی. لە بەرامبەران لە سەدا هەشتا و حەوتی ئەحزابی تر و خەڵکێک هەیە کە بایکۆتی ڕاگەیاندووە لە سلەیمانی ئەمانە خاوەنی سلەیمانی نەوەکە هێزێک کە بە دەسەڵاتێکی مافیایی بێوێ دەسەڵات بەسەر سلەیمانیە بگرێ و هەروەها باز لە دیموکراسی بکە باز لە مافی مرۆڤ بکە باز خۆی بە سۆشیال دیموکرات بزانێ. ئەمە بەڕاستی تا ڕادەیەک ئیزدیواجیەتێکی دروست کردووە پارادۆکسێکە لە ناو خودی خۆیانەکە سەریان لێ تێکشووە کە ئەوان ئایا ئەوان بەرگریکاری مافی مرۆڤن لە کاتێکا کە مافی مرۆڤ پێشێلەکەن گەنجی کورت و شیمادەی هۆشبەرەکەن بێکاریان لەم سنوورەیە گەشە پێداوە دەسەڵاتی بازاڕیان قۆڕخ کردووە. ئەمە قسەی ئێمە نییە قسەی خۆیانە. ئەگەر تۆمارە دەنگی ڤیددیۆیەکانیان لێ بدرێتەوە کە ئەوان خۆیان باسییان لە خۆیان کردووە کە بازار قۆڕخ کراوە لەلایەن خۆیانەوە هەروەها بازرگانەکان لە سلەیمانیەوە بەرەو هەولێر کۆجەکەن و بەرهێنەرەکان بەرەو هەولێر کۆجەکەن بۆ لەبەر ئەوەی لەوێت دڵنیان لە سەروەت و سامانی خۆیان دڵنیان لە ئایندەی خۆیان کە ئەو سەرمایەی کە هەیەە لە دەستێکی بەلکای کامەران هەڵبەتە تو باسی هینش کرد دروستبوونی کومەڵێک ڕاوت دواتر دەپوکێنەوە. من ئەو پرسیارە دەکەم لە سلێمانی حتا لە ناو یەکێتی کومەڵێک ڕاوت دروست بوو کومەڵێک لایەنی تر دروست بوون بەڵام ئەمانە زمینەی ئیدامەیان نییە. یەکەم جار دروست هەبن لەسەر حسابی عاتیفی خەڵک بە شێوەیەکی عەفەوی گەشە دەکەن کومەڵێک خەڵک دێنە پێشەوە ئەبنە پەرلەمانتار ئەبنە وەزیر دواتر ئەو خوشیان لێت گیا دەبنەوە هەر کەسێ بوو گیرفانی خۆیان هەنی بوو ئەم هەموو ڕاوتە زمینەی ئیدامەیان بەردەوامبوونیان نییە بەڕێز هەنی ئەوەی بتەبێتی لە سلێمانی دروست هەبن. بەڵێ لەبەر ئەوەی لەگەڵ خەڵکە ڕازگۆنین لەبەر ئەوەی پاش ماوەیەک دروشمەکانیان بۆ خەڵک ئەخرێتە ڕوو کە ئەوەی کە وتویانە لەگەڵ ئەو کردارەی کە جێبەجێی ئەکەن یەک نییە. ئێمە بەراوردێک بکەین لە نێوان هەڵبژاردننی ساڵی 2010 لەگەڵ ساڵی 2021 ئەمە بەپێی ڕاپرسیەک کە سایتێکی مۆقتەبەر ئەنجامی داوە تەنها پارتی دیموکراتی کوردستانە کە توانیوێتی پارێزگاری لە دەنگەکانی خۆی بکە. سەرجەم حیزبەکانی تر بە شێوەیەکی تر بە ڕێژەی بەرچاو بۆ نمونەیەکێتی لە سەدا 8.8 گۆڕان لە سەدا 20 نەوەی نوێ لە سەدا 5 کۆمەڵ لە سەدا 16 و یەکگرتوش نزیکەی لە سەدا 17 دەنگەکانیان لە کوردستانە دابەزیوە لە سنووری سلەیمانیە دابەزیوە. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەوان تەنانەت ئەگەر چوونە دەسەڵاتیشەوە ناتوانن ڕازگۆ بن لەگەڵ خەڵکی کوردستانە بۆ لەبەرەوەی ئەزمموی حکومڕانیان نەبووە. ئەزمموی حکومڕانیشیان ئەگەر هەبوو بێ حەزمونێک بووە کە بۆ بەرژەوەندی شخصی و بۆ بەرژەوەندی حیزبی بەکاریان هێنەوە. پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1964 لەو کاتەی کە خەڵکی تر
خەریکی کۆمەڵە شتی تر بوو ئەوسا ئەزمموی حکومڕانی هەبوو ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕەشی دامەزراند کە جێگرەوەی حکوومەت بوو بۆ ئەوەی خزمەتگوزاری بگەێنە ناوچە ئازادکراوەکان ئەمەیە کە جیاوازی پارتی دیموکراتی کوردستان لەکانی ترا دەرەکەوێت لێرەیە. برێز کامەران غەریب شروع بەکاری سیاسی لە باژارێ سلێمانی گەلێک سوپاس کای کامەران ڕۆژێکی شاد.